سڵاوم کاتەوە هەموو کاتێکتان شاد بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنێکشن کە دەتوانن لە کەناڵی NRTشەوە بینەری بن. لێرە لە واشنگتن کاتژمێر 8 بەیانیە من هێرۆ زەنگەنام. ئەژی ساڵح دەمیجەرم سلااوڕێز بۆ بینەرن هێژا کورد کۆنێکشنە ئیرۆدا ئەمڕۆنی ددن سەر ڕێگەلێک مژارین گرنگ دەناو دەژی کارڤدانا سەردانا سەرۆکی ئەمریکا جو بایدن بۆ ئاسیایە ئاگاهین داوی لە دۆری یوکرانایە و گەرژیان دناوەرە تورکی و یۆنانستانێدا. جگە لەم بابەتانش راپۆرتێکی تایبەتیشتان لەسەر خەڵاتێک بۆ سێژنی ئەفغانی پێشکەش دەکرێت. سەرۆکی ئەمریکا جو بایدن ڕۆژە دوشەمێ سۆزدا کو هێزن ئەمریکی دێ تایوانێ بە ئاوایەکی لەشکری بپارێزن هەگەر چین هەوڵ بدە گراوێ بە زۆرێ بخەبن کۆنتترۆلا خوا vêyekêjî ku bêjîn hişyarî da û dibêje Amerîka bi agir dilîze. Di axaftina xwe ya li Tokyoyê de Biden gefa Çînê ya li ser Taywana xwe ser bi êrişa Rûsya ya li ser Ukrayna re dan berhev û bi tundî li ser vê mijarê axivî li dor pirsa gelo Washington amade ye ji bo parastina Taywanê beşdarî bûneke leşkerî bike wî bersiv bi eşkereyî da got erê ew pêgiriya me daye bêjîn ku Taywanê wekû parêzgeheka serhildêr dibîne û di van demên dawî da fişara leşkerî li ser giravê zêde kiriye hişyarî da ku Washington lîstikeke metirsîdar dilîze. وەزیری بەرگری ئەمریکا لۆید ئۆستن و سەرۆکی هێزی هاوبەشی ئەمریکا مارک میلی دەڵێت هەموو هەوڵێک دەدەن بۆ پشگیریکردنی ئۆکرانیا لە کاتی شەڕ لەگەڵ رووسیادا بەڵام کۆتایی شەڕەکە چۆن دەبێت لەلایەن ئۆکرانیەکانەوە دیاری دەکرێت. ئەم لێدوانانە دوای دووهەم کۆبوونەوەی گروپی پەیوەندەکانی ئۆکرانیا بوو کە لە ڕۆژی دووشەمە بەڕێوەچوو و لەلایەن ئۆستنەوە میوانداری کرا. ئەم گروپە لە وڵاتانی تایبەت بە یارمەتیدانی ئۆکرانیا لە شەڕی دژی رووسیا پێکهاتووە. ئۆستن وتی نزیکەی 20 وڵات پاکێجێکی نوێی هاوکاری ئەمنیان ڕاگەیاندووە. وەزیری بەرگری ئەمریکا گوتیشی زۆرێک لە وڵاتان تەقەمەنی تۆپخانە و سیستەمی بەرگری کەناراوەکان و تانک و زیرەپۆشی دیکە دەبەخشن کە زۆر پێویستن. هەندێکی دیکەش بە پابەندبوونی نوێ بۆ مەشق و ڕاهێنانی هێزەکانی ئۆکرانیا و بەردەوامبوونی سیستەمی سەربازی ئۆکرانیا هاتنە پێشەوە. گوتیشی ئێمە هەوڵ دەدەین یەک ریزی ناتۆ بپارێزین. د سەردانە خۆیە درۆجیدا بۆ کوریا باشوور سەرۆکی ئەمریکا جو بایدن نەتەنێ باڵکشان سەر کوریا باکوور لێبەلێ چەکێن ناڤۆکی د گوتوبێژن بایدن لە پایتەختا کوریا باشوور هەر ئامادە بوون. ئاگاهین بهتر د vê raportێدا. دەمێک و سەرۆکی ئەمریکا جو بایدن بوو سەردانەکە درۆژی گەهشتیە کوریا باشوور ئێکەم ڕاوەستیان هاویل بنگەهەکێ لەشکەری نەبوو. لێلشینێ بایدن سەردانا کارگەهەکە چێکردنا چپسان کرد ئافراوەستیان ئاماژە بە گرنگیە پەیوەندیên ئابووریên ئەمریکا بە ئاسیا را دەکات. دەمەکیدا ku راپۆرت بەحسەوێ دەکەن ku کوریا باکوور çêdbît nêzik taqîkirneka mezina çekan encam bidet. Em amade ne bu her tiştê Koreya Bakur bike. Berên û jî me hizir kiribû ku em çawa bersiva her tiştekî ku ew dikin bidey. Ji ber wê yekê bû min nexeme heke ew wê pêşniyar bike. Berîn û ke Biden û heftayewiyê Kurya Başûr amaje bi helwesteka dijwartir beramber Kurya Bakur kirin. Bi vê yekê ew nîşan didin ku çêdbît awrahênanên hevbeşên mezintirên leşkerî dest pê bikin. Her wisa Biden şansê danûstandinên rastewrast bi serokê Kurya Bakur ve kêmjeng an kêm kir. Ew di ser vê dimîne ka ew dilsûz bû yan gelo ew rijt bû. Ev seredanbereva jî du mahîk car dema ku serokekî Amerîka seredana Kurya Bakur kirî. Li wî demî serokê berê Amerîka Donald Trump hevdîtineka neplankirî digel kêmrek xistibû. Ev nîşan didin ku ev pir giringî didin babetî, ev ne li vêrê ne ji bo drama an ji wenekeşanê û ev bi rastî jî dixwazin vegerin giftugoyan û danûstandinên pê bawer û ji dil bi Koreya Bakur re lê bêdengiya Pyongyang û nebûna her cure bersiv e bo Biden û Yûn ez bawer dikim ku ev tenê wê nîşan dide ku an Koreya Bakur ji ber pandemiyê neamede ye. An jî hez li ser nine ji ber ku hevalbend li ser pêşmercên Pyongyang razî ninin an jî her duyan. Berî Kurya bi cih bihêlît, pisyar ji Biden hate kirin ka wî çi peyan bû kêm heye. Slav, spas.
بونوکه بایدن هول داد گرنگی بکیشن دی بداد. دم کو سردان خوب با کره روشهلات آسیا بردوام دکد. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ئەمڕۆ سێشەمە پاش سەردانەکەی بۆ ژاپۆن لە هیندستان کۆبوونەوەی چوارخۆڵی لەگەڵ هیندستان ئوسترالیا ژاپۆندا ئەنجامدا بۆ زانیاری زیاتر لەسەر ئامانجی سەردانەکەی سەرۆک بایدن و کۆبوونەوەکانی لە وڵاتانی ئاسیا دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح بەڵێن ماندوو نەبیت هاوکاتی ئەم سەردانی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بۆ وڵاتانی ئاسیا چ شتێک لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا گۆڕاوە لە پەیوەندی بەو ناوچەی جیهانەوە. هێرۆبەر لە هەموو شتێکەمە بڵێم کە لێدوانەکانی سەرۆک بایدن پرسیارگەلێکی ئێجگار قورسی بە دوای خۆیدا هێناوە بە تایبەتی کاتێک کە سەرۆک بایدن جەخت لەوە دەکاتەوە ئەگەر بێت و وڵاتی چین هەنگاوێکی لەشکریانە بنێت بەرامبەر بە تایوان ئەوە ئەمریکا بەشدار دەبێ و بە لەشکریش بەشدار دەبێ. ئەلبەتە ئەمە وا لێک دەدرێتەوە جۆرە گۆڕانێکە لەو سیاسەتەی ئەمریکا بەرامبەر بە وڵاتی چین هەی بووە. پێشتر ئەم سیاسەتەی واشنگتن بەرامبەر بە بێژینگ وها لێک دەدرایەوە کە سیاسەتێکی تەمومژاویە سیاسەتێکە نادیارە لەوانەیە هەندێک فاکتی ڕۆژانە کاریگەری هەبێ بەسەر ئەو سیاسەتانەوە بەڵام ئەوەی کە سەرۆک بایدن جەقی لێکردەوە ئەمە گۆڕانێکی زۆر بەرچاوە. بێژگەلەوە با لە بیرمان نەچێ ینی لە کاتێکا کە لە کۆنفرانسە ڕۆژنامەوانە هاوبەشیەکەیدا لەگەڵ سەرۆک وەزیری ژاپۆندا کاتێک پرسیار لە سەرۆک بایدن کرا ئایا چه هەنگاوێک دەگرێتە بەر جیاواز بێ لەو پشتیوانیانەی کە لە ئۆکراینای دەکات ئەگەر شتێک کرا بەرامبەر بە تایوان سەرۆک بایدن ڕاشکاوانە گوتی ئەوە شتێکە جێی قبولکردن نییە بە هیچ شێوەیەک وەکارێکی نەگونجاویشە ئەگەر بێت و چین هەنگاوێکی لەو شێوەیە بنێ. بەڵێ باشە بەڵێن ئەم پرسەی تایوان لە چ ڕەهەندێکەوە بەستراوەتەوە بە شەڕی ئۆکرانیاوە ینی چۆن بەراورد دەکرێت لەگەڵ ئەو شەڕەدا؟ سەرۆک بایدن بەراوردی شەڕی ئۆکراینای کرد لەگەڵ ئەگەری هێرشکردنە سەر تایوان. یەکێ لەو خاڵانەی کە جەختی لێکردەوە سەرۆک بایدنەوە بوو کە دەبێت ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا باجێکی قورس و گەورە و گران بدا لە بەرامبەر ئەو شەڕانگێزیانەی کە لە ئۆکراینادا دەیکات. ئەمەش ئەلبەتە بەو مەبەستەیە کە سەرۆک بایدن وەکو سەرۆک بایدن دەڵێ بۆ ئەوەی هیچ وڵاتێک بە وڵاتی چینیشەوە بە هەڵەت تێ نەگا ئەو جۆرە شەڕانگێزیانە شتێکی پەسەندکراون بە هەڵەت تێ نەگەن کە هەر کارێکی شەڕانگێزیانە بیکەی بەبێ ئەوەی باجی قورسی لەسەر بدەی تێبپەڕێ. باشە کاردانەوەی چین چۆن و چی بوو هەتا ئێستا بڵێن لەسەر ئەو لێدوانانەی سەرۆک بایدن؟ بەپێی نوێترین هەواڵەکان هێرۆ ئێستا چین بۆ خۆشی ڕایگەیان کە ژمارەیەک وەکو بڵێ مانۆڕی سەربازی کردووە. مانۆڕی سەربازی بەوەی کە فڕۆکە جەنگیەکانی خۆی هەڵسانووە بەسەر ئەو ناوچانەی دەریادا لە نزیک ژاپۆن سوڕاونەتەوە لە کاتی کۆبوونەوە چوارقۆڵیەکەی سەرۆک بایدن. ئەمە بێجگە لەوەی کە وەزارەتی دەرەوەی چین بەرسڤێکی ئێجگار توندی دایەوە بۆ لێدوانەکانی بایدن یەکێک لەوانەوە بوو کە بە هیچ شێوەیەک لە بەردانەواندن ناکرێت لەسەر دوو دۆسێ یەکەمیان سەروەری وڵاتی چین دووهەمیشیان یەکپارچەیی خاکی چین لە کاتێکا کە سەرۆک بایدن خۆی دەڵێت بڕوایان بە یەکپارچەیی خاکی چین هەیە بەڵام ئەوەی تایوان لە ڕێی هێزی سەربازیەوە داگیر بکرێ ئەمەیان شتێکی قوبوڵ نەکراوە. بەڵێ سپاس دەکەین بەڵێن لەگەڵماندا بوو. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê.
سەرۆکی یوکرانیایە ڤلۆدیمیر زێلێنسکی ڕۆژە دوشەمێ گوت رووسیا ji destpêka şer ve nêzîkî 1500 êrişên mûşekî lê Ukraynayê kirine. Di axaftina xwe ya êvarê de wî got ji destpêka şer ve 1474 êrişên mûşekî ji aliyê hêzên Rûsî ve hatine kirin û zêdetirî 2000 mûşekên cuda di wan de jî li wan hatine bikaranîn. Zelensky bi helkefta sê mehana destpêkirina şer got ku 4 mûşekan 87 kes li bajarokê Desna ku 55 kilometran li bakurê Kiyevê ye kuştin û Rûsan niha hêzê xwe li bajarê Donbasê kom kirine û hewl didin hemû jiyanê têk bibin. Zelensky got hefteyên pêşên şer dê dijwar bin û divê em ji vê yekê re haydar bin. Lêbelê ji bilî tekuşînê te alternatîva me nemaye. Şer bikin û bê serk bikevin. Wî her wiha tekez kir ku ew berdewam e li ser xebata ji bo zêdekirina fişarê li ser Rûsyayê û xema sereke ew e ku Ukrayna bi berdewamî çek û cebilxaneyan hevkaran wergire. دیپلۆماتکارێکی دێرینی رووسیا لە ئۆفیسی نەتەوەیە گرتوەکان لە ژنێڤ دەستی لە کارکێشایە وتی هەست بە شەرمەزاریەکی زۆر دەکات لەسەر داگیرکارێکی سەرۆکی رووسیا ڤڵادیمیر پوتین لە ئۆکرانیا. لە ناڕزایی دەربڕینێکی دەگمەندا لە نێو پێکاتە دیپلۆماتیەکەی رووسیادا بۆریس بۆندارێڤی تەمەن 41 ساڵ لە نامەیەکدا بۆ باڵیۆزی رووسیا گینادی گاتۆلیڤ دەست لە کارکێشانەوەی خۆی ڕاگەیاند دواتر پەیامێکی توندی بڵاو کردەوە و تایدا سەرکۆنەی جەنگەکەی رووسیای کرد لە ئۆکرانیا. بۆنداری وتی جەنگە دژمنکاریەکە کە لەلایەن پوتنەوە دژی ئۆکرانیا هەڵگیسا لە ڕاستیدا دژی سەرانسەری جیهانی ڕۆژئاوا هەڵگیساوە نەک تەنها تاوانە دژی گەلی ئۆکرانیا بەڵکو ڕەنگە جددیترین تاوان بێت دژی گەلی رووسیاش. ئەو گوتیشی ئەوانەی ئەم جەنگەیان ویستووە تەنها یەک شتیان دەوێت ئەویش مانەوەیانە لە دەسەڵات بۆ هەمیشە ژیان لە کۆشکە بێتامەکاندا گەشتکردن بە کەشتێک گرانبەهاکان و چێژوەرگرتن لە دەسەڵات و پارێزراویەکی تەواودا. هەتا ئامادەکردنی ئەم هەواڵە گوتەبێژی باڵێزخانەی رووسیا وەڵامی ئاژانسی دەنگوباسی ئەسۆشیەتی لەسەر ئەم پرسە نەداوەتەوە. سەرۆکê Polandayê serdaneke ku berê nehatibû ragihandin bo paytexta Ukraynayê dike û di perlemana wî welatî da piştgiriya xwe nîşan dide û serokê Amerîka Joe Biden jî pakêteke alîkariyan ya mezin ji Ukraynayê re îmze dike di demekê de ku Rûsya êrişên xwe yên li ser herêma Rojhilatê Donbasê berdewam dike. رووسیا بانگەشەی سەرکەوتن دەکا لە گرتنی شاری بەندەری ماریۆپۆلی ئۆکرانیا ئەمەش لە کاتێکدایە کە گەماڕۆدانی نزیکەی 3 مانگی ئەو شارە بەشێکی زۆری شارەکەی وێران کردووە و هیچی لێ نەماوەتەوە. گرتنی ماریۆپۆل گەورەترین سەرکەوتنی هێزەکانی رووسیایە لە وەتای هێرشی ئەو وڵاتە لە مانگی دووەوە بۆ سەر ئۆکرانیا. لە هەمان کاتیشدا وەزارەتی بەرگری رووسیا بانگەشەی سەرکەوتن دەکا لە لێدانی هێزەکانی ئۆکرانیا لە ڕێگای هێرشی ئاسمانیەوە لە ڕۆژهەڵات و باشووری ئۆکرانیا. هەموو ئەمانەش هاوکاتی گەشتەکەی سەرۆکی پۆڵەندا ئاندرێ دوودایە بۆ کیێفی پایتەخت بۆ کۆبوونەوە لەگەڵ ڤڵۆدیمیر زێلەنسکی سەرۆکی ئۆکرانیا و بۆ لێدوان لە پارلەمانی ئەو وڵاتە. دوودا هانی ئۆکرانیەکانیدا کە بەردەوام بن لە شەڕەکە و تەسلیمی داواکاریەکانی رووسیا نەبن. سەرۆکی پۆڵەندا یەکەم سەرکردەی بیانیە کە لە دوای دەستپێکردنی شەڕەکەوە لە پارلەمانی ئۆکرانیا لێدوان بدا. سەرۆک بایدن کە لەم ڤیدیۆیەدا دەبینرێت خەریکی گەشتکردنە بۆ سەردانیکردنی سەرکردەکانی ئاسیا ڕۆژی یەکشەمە پاکێجێکی نوێی 40 میلیارد دۆلاری هاوکاری سەربازی و مرۆیی بۆ ئۆکرانیا واژۆ کرد. هەروەها ڕۆژی شەمە ڕاوێژکاری باڵای سەرۆکی ئۆکرانیا هەموو هیوایەکی بۆ ئاگربەز ڕەتکردەوە و گوتی ئۆکرانیا خاکەکەی ڕادستی سوپای رووسیا ناکە. ئەمەش ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ئەم شەڕە هێشتا زۆری ماوە کۆتایی پێبێت. ئەم بابەتە بۆ پوتن درێژخایەنە. دوای ئەوە دێ ئەو لە ناوچەکانی دیکەی ئۆکرانیا نەیتوانی سەرکەوێت. بۆیە لە ئێستادا بەڕوونی سەرنجی لەسەر ڕۆژهەڵاتی ئۆکرانیایە. پێم وایە سەرەتا ئەو ویستوەتی کیێڤ بگرێت و حکومەت هەڵبوەشێنێتەوە و کەسێکی دەستەمۆی خۆی وەک سەرکردەی ئەو وڵاتە دابنێت. بەڵام لە ئێستادا ناتوانێت ئەوە بکات و پێم وایە هەموو هەوڵێک دەدات کە لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیا نەدۆڕێت. شەڕی ئۆکرانیا ئۆروپاشی هەژاندووە وڵاتانی بێلایەنی فینلاند و سوێد ڕۆژی چوارشەمەی ڕابردوو داوای ئەندامێتیان لە ناتۆدا کرد. ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا ڕایگەیاندبوو کە ئەگەر ئەو وڵاتانە ببنە ئەندام لە ناتۆدا ئەوە چەکی ناوکی لە ناوچەکەدا جێگیر دەکا.
ئێمە ئەمریکا پێویستە ئەوە بەبیر بهێنینەوە کە رووسیا و کۆریای باکوور ئەو دوو وڵاتن لە ڕاستیدا چرکی ناوکیان لە ساڵانی 1940کاندا بەکارهێناوە و دەبێت بزانین چەند وێرانکردن و دەبێت هەموو شتێک بکەین کە لە توانەماندا بێت بۆ دڵنیابوون لەوەی ئەوە دووبارە نەبێتەوە بەڵام دەبێت ئەوش بزانین چەکی ناوکی بەشێکە لە جبەخانەی پوتن و دەبێت ئەو ئەگەرش لە بەرچاو بگرین کە لەوانەیە بەکاری بهێنێتەوە. تورکیا دژایەتی خۆی لە مەڕەندامبوونی فینلاند و سوێد لە ناتۆدا ڕاگەیاندووە و ئاماژەی بە کۆمەڵێک نیگەرانی کردووە سەبارەت بە ئاسایشی نیشتیمانی. شەمەی ڕابردوو ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لەگەڵ سەرکردەکانی سوێد و فینلاند گفتوگۆی کردو تاوەکو ئێستا هیچ شتێک یەکلایی نەکراوەتەوە و سوێد و فینلاند هەردووکیان پێشوازیان لە گفتوگۆکە کرد. ئەندامەتی لە ناتۆدا پێویستی بە کۆدەنگی هەموو ئەندامانی ناتۆ هەیە و گەلانی ڕۆژاواش دەڵێن چاوەڕوانی داواکاری نوێی زۆرتر دەکەن بۆ ئەندامبوون لە ناتۆدا. لەلایەکی دیکەشەوە لە بەشێکی ناوچەی کیف کە لە مانگی دوودا بەهۆی پێشڕەوی هێزەکانی رووسیاوە وێران کرابوو دانیشتوان خەریکی گەڕانەوەن و دەستیان کردووە بە ئاوەدانکردنەوەی ناوچەکە. ئێمە هەموو شتێک نۆژەن دەکەینەوە وەک پێشتر دەژین. ئێمە نەتەوەیەک نین کە لە سەختی بترسین، بەڵام ئێمە خاکەکەمان نادەین. رووسیا خەون بە پارچەیەک لە خاکەکەمانەوە دەبینێت، بەڵام بەدەستی ناهێنن. کاتێک کارەبا هەڵکرایەوە و گڵۆپەکان داگیرسان، ئەم دوکاندارەژ بەڵێن دەدات دوکانەکەی سەر لە نوێ بکاتەوە. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان ڕۆژی دووشەمە ڕایگەیاند و وتوێژەکان لەگەڵ سەرۆکوەزیری یۆنان کەریاکۆس میتسۆتاکیس ڕادەگرێت و کۆبوونەوەیەکی سەرەکی لە نێوان حکوومەتانی هەردوو وڵاتدا هەڵدەوەشێنێتەوە و ڕابەری یۆنان بە دژایەتیکردنی تورکیا تۆمەتبار دەکات. لە وتارێکی تەلەڤیزیۆنیدا دوا بەدوای کۆبوونەوەی لەگەڵ کابینەی ئەردۆغان یۆنانی دراوسەی تۆمەتبار کرد بەوەی پەنا دەدات بە پشتیوانانی فەتحوڵڵا گولەنی بنکە لە ئەمریکا کە تورکیا دەڵێت دەستی هەبووە لە هەوڵی کودەتا سەرنەکەوتۆکەی ساڵی 2016دا. ئەردۆغان گوتی لەم ساڵدا پێویست بوو ئێمە کۆبوونەوەیەکی استراتیژی ئەنجام بدەین، ئیتر کەس بە ناوی میتسۆتاکیس لە کتێبەکەی مندا نەماوە. من هەرگیز قبول ناکەم دیدارێکی لەو شێوەیە لەگەڵ ئەودا هەبێت، چونکە ئێمە لەسەر هەمان ڕێگات دەڕۆین کە وەک چۆن سیاسەتمەدارانی کە بەڵێنەکانیان دەپارێزن و ڕەوشتیان هەیە و شەرەفمەندن. دەربارەی گرژین داوی di navara Tirkiye û Yunanistanê de niha hevkara me Uzlem yasak ji navenda nûçeyên dengê Amerîkayê bi me raye dem baş Uzlem ev nakokiyên di navara Tirkiye û Yunanistanê de çima niha derketine pêş û çima Erdogan helwesteke wiha tund li dijî Yunanistanê dide. Belê Salih li gor pispor û çavderiyên siyasî dibêjin ku ev bertekek bi vî rengî bi rastî ji Erdogan da hat çaverêkirin piştî ku rêberê Yunanî hefteya borî serdana ki serkeftî li Washington DC'ye pêk anî. Serokvizîrê Yunanistanê Mitsotakis di 16 Mehê de 16 Gulanê de serdana Washington DC kir bo 4 rojan. Ev serdana Mitsotakis bi gelek serkeftî derbas bû wek mînak li Qesra Spî serokê Amerîka Joe Biden mazûvaniya wî kir her wiha ew beşdarî gelek aheng û civînên girîng bû. Eger em li encamên destpêkê serdana Mitsotakis binêrin di navbera Amerîka û Yunanistanê zêdetirî 10 peymanên bazirganî, enerjî û berêvaniyê hate imza kirin. Her wiha li gor pispor û çavenêran ku bi fermî nehatine piştrast-kirin tê gotin ku ev serdana Mitsotakis Erdogan gelek aciz kiriye ji ber ku gelek encamên berbiçav yên serketî bo Yunanistanê derketiye pêş û her wiha Mitsotakis di civîna xwe ya bi Biden re giliyên Tirkiye kiriye bi taybet jî ser kiryarên alozdar ku ew wisa binav dikin li Derya Spî û ji Biden xwestiye ku fîkarên Yunanistanê de alîkariya Yunanistanê bikin bi taybet
کوژی تێ چاوێڕێکردن و دەدەمێکی کندا ئەڵمانیا 6 کەشتیên bin av bifroşe Tirkiye Mitosakis xwestiye ku ev were asten kirin her wiha navendbûna enerjiyê dema ku welatên Ewropî dixwazin ji girêdabûna Rusyayê xwe xelas bikin û navendek nû ya enerjiyê ava bikin Yunanistan di vî varî da jî derdikeve pêş û ev mijarana hemû Erdogan gelek eciz kiriye û ev bertekên tund nîşan daye. Belê Ozdem Yasak ji navenda nûçeya Merabî gelek spas. چاوی واشنگتن بەرنمەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. ئاسۆی ئابووری ئەمریکا بە شێوەیەکی نائاسایی نادیارە لە کاتێکدا شەڕ لە ئۆکرانیا بەردەوامە نرخی کاڵەکان بەرز دەبێتەوە و بانکی فیدراڵی دەست دەکات بە هەڵمەتێک بۆ کەمکردنەوەی هەڵاوسان بە بەرزکردنەوەی ڕێژەی قازانج. پانەلستەکان لە میانەی دانیشتنێکی کۆڕبەندی ئابووری جیهانیدا ڕۆژی دووشەمە لە داڤۆز ڕایانگەیان کە نادڵنیایی بازاڕە داراییەکان دەهەژێنێت و بڕیارەکانی وەبەرهێنان بۆ بازرگانەکان ئاڵۆز دەکات. ئادێنا فایرمان سەرۆکی کۆمپانیای ناسداق دەڵێت بانکی فیدراڵی ئەمریکا ڕوبەڕووی کارێکی قورس دەبێتەوە بۆ بەرزکردنەوەی ڕێژەی کارەکان بە ئەندازەی بەرزترین هەڵاوسان لە ماوەی 4 دەی ڕابردوودا. جیگرا سەرۆکی ئەمریکایە کامەلا هەرس دەبێژە کۆ بارێکی دنێ شیرێ زارۆکان vê hefteyê bigêje. Ev yek tê piştî ku balafireke leşkerî roja yekşemê têra bêhtirîn 9 milyon şûşeyên şîrê zarokan gihand bajarê Indianapolis paytexta wilata Indianayê. Ew yekeme di nav çend geştan de ku pêşbîne ji Ewropayê bên da ku kêmbûna heyî dagirin û dêwbav zarokên xwe têr bikin. Serok Joe Biden destûr da ku balafirên hêzên ezmanî ji bo heweldana bi navê Operation Fly Formula bi kar bînin ji ber ku فرینên bazirganî tune bûn. Kêmbûna şîrê zarokan li seranserî welê tê piştî girtina mezintirîn kargeha berhemhênana navxweyiya li Michigan di Şibatê de ji ber pirsgirêkên ewlehiyê. لە بەشی کوردی دەنگی ئەمریکا و بەردەوامین لەسەر ئەم بەردامەیە ئەم کاتژمێرەمان. بله شوا بوری چکدارین رخصنا تروریست داعش ایریش ل کرکوک و دیالا و موصل پیک آنین ده انجام ده هجماره که کس کشتن جبو آگاهی بهتر دوی درباره وان ایریشاندان ها پیاملیر مل کرکوک دلشاد انور به مریا دمباش دلشاد ام ایریش چاوا بون کی بون و لکوبون بەڵێ زۆر سپاس دیارە شەوی ڕابردوو هاوکات لەگەڵ خراپی کەش و هەوا و خۆڵبارینە داعش لە چەندین قۆڵەوە هێرشی ئەنجام داوە بە تایبەتی لە سنووری ناوچەی بەشیری باشووری کەرکوک و لە گوندی ئیسلاحی سەربەناحەی جلەولای پارێزگای دیالە و لە مووسڵ و لە ناوچەی قەرەتەپەی پارێزگای دیالە بەڵام ئەو هێرشانەی کە لە ناوچەی بەشیر و لە گوندی ئیسلاح ئەنجامیدان ئەتوانم بڵێم دوو هێرشی زۆر چڕ بوون قوربانی زۆریان لێکەوتەوە بە تایبەتی لە گوندی ئیسلاح هەتاکو ئێستا 6 کەس کوژراون و 9 کەسیش بریندار بوون وە لەو کوژراوەکاندا 5 کەسیان ئەندامی دوو خێزان و 1 کەسیان ئەندامی هێزە عراقیەکان وە لەوێ بریندارەکەش 2 کەسیان سەر بە هێزە عراقیەکان نوێیان هاوڵاتی مەدەنی و لە ناوچەی بەشیریش 6 کەس کوژراون کە بەپێی زانەریەکانی ئێمە 4یان جوتیان و دویان سەر بە هێزە ئەمنیەکان بەڵام ئەوەی کەشانی ڕاگەاندنی عراقی بڵاوی کردوێتەوە باسنەوەکەن کە هەر 6 کەسەکە هەوڵاتی سڤیلن بۆیە ئەوەی کە لە شەوی ڕابردوو ڕوویدا لە ڕاستیدا کە ئەتوانم بڵێم هێرشێکی کەمیە نەبووە لە ماوەی چەند مانگی ڕابردووە کە داعش ئەم شەو ئەنجامی داوە بە تایبەتی کە هێرشەکان لە ماوەیەکی دیاریکرا و لە کاتێکی دیاریکرا و لە تەوقیتێکی دیاریکراودا بوون و لە هەموو ناوچەکانیش قوربانی هەبووە ئەکرێ بڵێ هێرشەکانی شەوی ڕابردوو سەلماندی کە تاکو ئێستا داعش پلان و ئاگیان لە یەکتریەوە بە ئیعازی سەری خۆیان
هێرشەکان ئەنجامەدەن و ڕەتیان پێکەوەما و تاکو ئێستاش بە پێی پلانی خۆیان هێرشەکان ئەنجامەدەن. باشە دڵشاد حکوومەتە عێراقی ینی هێزن عێراقی چ دەوێت دەربارەیدا چ بەرسەفدان حکوومەت چ هەلوەستا ینی نەریناوان چییە؟ بەڵێ حکوومەتی عێراقی دوێنێشەوە کە هێرشەکان ئەنجام دراون بە تایبەتی لە قۆڵی ئیسلاحەوە ئەتوانم بڵێم ئەوانەی کە بەرگریان لە خۆیان کردووە هاوڵاتی سیڤیلەکان خۆیان بوون ئەگینە هاوکات وەکوی کە فەرماندەکان بە ئێمەیان وت هاوکات لەگەڵ پەلاماردانی هاوڵاتی سیڤیلەکان بە تایبەتی کە چوونەتە ماڵەوە بۆیان هاوکات لەگەڵ پەلاماردانی ئەواندا پەلاماری هێز عێراقیەکانی دراوە بنەوێ ئاماژە بۆش کەم ئەو دوو شوێنەی کە پەلامار دراون گوندی بەشیرە کە دانیشتوانەکەی تورکمانی شیعە مەزهبن واتە هۆکاری بە ئامانجکردنیان لەلایەن داعشەوە شیعەبوونیانە بەڵام ئەمانەی ئێرە گوندی ئیسلاح جیاوازیەکە ئەوەیە کە داعش گومانەکەن کە ئەم عایلانە هاوکاری هێز عێراقیەکان کەن و زانیاریان لەسەر بدەنە هێز عێراقیەکان بۆ هێرشەکان ئەنجام داوە واتە هێرشەکان بۆ دوو ئامانجی جیا ئەنجام دراون ئامانجەکە لە سنووری جەلەلا ئەوە بووە کە بە گومان لەوەیان کە ئەمان هاوکاری هێز عێراقیەکان کەن لەوێش هۆکارەکەی ئەوە بووە کە ئەوان تورکمانی شیعە مەزهبن بەڵام لە کاتی ئەنجامدانی هێرشە عێراقیەکە لە کاتی ئەنجامدانی هێرشەکەی داعشدا هێز عێراقیەکان نەڕۆیشتون بەهانەیانەوە بەڵکو لە هەمان کاتدا پەلاماری خۆشیان دراوە واتە بە تایبەتی لە شەواندا زۆر جار هێز عێراقیەکان کە کەش و هەواخراوە تەنها ئەوەندەیان پێکرێ کە خۆیان نەپارێزن لە نێو بارگاکانی نەمێننەوە و سنگەرەکانی خۆیان نەپارێزن بۆیە زۆر جار داعش لە حاڵەتی خراپی کەش و هەوا ئەتوانم بڵێن دەستی کراوەیە بۆ پەلاماردانی گوند و چه ئاگاهی هەنە کە داعش لە کورد لە چه شوێنێک تێن ینی چه ئەو هەنە بۆوان بنکە لە نزیکی هەرێم لەو ناوچەکان چه بنگەه بۆ داعش هەنە کە بڕوا هەبی کە ئەوە لەوێ دێن؟ بەڵێ داعش کۆمەڵی ناوچان بەڕوونی داعشان تێدایە بۆ نمونە چیای قەرەچووغە حەمرینە باشوور و ڕۆژاوای کەرکووکە ناوچەکانی دەوروبەری دیالەیە ناوچەی نەدایە سەلاحەدینە ئەنبارە هەموو ئەم ناوچانە خۆتا پێستا داعش تیاندا بنەبڕ نەبووە هەموو ئەمانە شوێنی بیابانە شوێنی زۆنگاوە شوێنی ناوچەی دوو لە دەستە هەموو ئەمانە شوێنێکن کە مۆڵگە و بنکە و بارگای چەکداری داعشی تایە و ناوچانە ناوچەی فراوانن بە هێزی عێراقی بە ئاسانی کۆنتڕۆڵ ناکرێن بە تایبەتی کە هێزەکانی داعش بڵاویان کردو بە مەفرەزەی بچووکی پارتیزانی ئەوان بە مەفرەزەی بچووکی پارتیزانی ئەسوڕێنەوە و هەر بە مەفرەزەی بچووکی پارتیزانی دەسەوەشێنن بە تایبەتی کە ئێمە معلوماتمانەیە هەر سەرجەم نیشانەی کە شەوی ڕابردوو ئەنجام دراون ئەو چەکدارانەی کە پێی هەڵساون لە هەموو ناوچەکان ژمارەیان لە 6 چەکدار تێپەڕ نەکردووە. بەڵێ دڵشاد ئەنوەر پەیامنێری مەلکەرکووکێ گەلێک سپاس بۆ ڤان ئاگاهیان. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. پرۆژەی پەیامی پردی ئاشتی و گوڵی ئاشتی لە فینلاند پرۆژەیەکە کە لەلایەن کوردێکەوە داڕێژراوە. ئەم پرۆژەیە بە ڕێگایی قوتابیانەوە ئاشتی بڵاو دەکرێتەوە و وەزیری پەروەردەی فینلاندیش بەشداری لەم پرۆژەیەدا کردووە. ڕەسوول خوڕەم ڕۆژنامەنووس و دەرهێنەری فیلمی بەڵگەیی خاوەن بیرۆکەی پرۆژەکەیە کە ئێستا بە ڕێگای سکایپ لەگەڵماندایە. سەرەتا بەڕێز خوڕەم سوپاس دەکەین کە لەگەڵماندای دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم باسێکی ئەم پرۆژەیەمان بۆ بکە بیرۆکەی ئەم پرۆژەیە چۆن هاتوو پرۆژەکە چییە؟ سپاس دایەگیان کە منت پێری زمانی گوڵان کرد و پێدوتم لە ژیان گەرویستت ڕێز بگری لە کەسێک گوڵی بۆ بچێنە. سڵاو لە ئێوە و لە بینەرانتان ئەمەی کە هێنامە سەر زمان بەشێک بوو لە پەیام و ئەو نامەی کە لە ڕێگای مناڵانی فینلەندی بەشدار بوو لە پرۆژەی پەیامی پردی ئاشتی دەگات بە قوتابیانی گشت فینلەند و وڵاتانی جیران و لە کۆتاییش وڵاتانی گشت جیهان. بیرۆکەی ئەم پرۆژەیە بیرۆکەی منە کە ساڵانێکی زۆرە لە دەستمدایە بە ناوی جۆرا و جۆر ئەم بیرۆکەیە ئیشی لەسەر کراوە بە ناوی گوڵە فینلەندیەکانی دایکم بە ناوی گوڵدانێک لە چەک لە 30 مانگی ئەم ساڵەکانە بە هاوکاری شارەوانیەکان بە ناوی گوڵی ئاشتی و ئەمڕۆکانەش بە یارمەتی وەزیری پەروەردەی وڵاتی فینلاند لی ئاندرسۆن بە یارمەتی مامۆستای زانکۆیەکانی تامپرە و یوڤەسکولا پێی یاوارامە و
یوکا وارە مامۆستای قوتابخانە لە کیمی ئێستا ئەم پرۆژەیە لە ناو قوتابخانەکانی فینلاند بەڕێوە دەچێتن پەیامی ئەم پرۆژەیە. مەبەست لە پەیامەکە چییە؟ مەبەستت لەو پرۆژەیە چییە؟ دەتەوێت چ پەیامێک بگەێنی؟ دیارە بەداخەوە ئێستا کوونەیەک دەبینین لە هەر شوێنێکی ئەم جیهانە دەنگی شەڕە، دەنگی ناخۆشیە و کوشتن و بریندارکردنا. جار و بار وا بیر دەکەینەوە کە ئەم مرۆڤانەی شەرسازەکەن بەباشی لە زمانی گوڵ لە زمانی ئاشتی و ئارامی تێنەگەیشتونە. ئەمە لە پرۆژەی پەیامی پردی ئاشتی دەمان هەوێ تۆی گوڵی ئاشتی لە دڵی مناڵان بچێنین بۆی کە مناڵان لە ئاشتی تێبگەن، مناڵان ڕێبەران و باوکانی داهاتووی وڵاتن. کاتێک دەتوانین دڵخۆش بین بە داهاتوویەکی ئارام کە مناڵهایەکن پەروەردەکرد بێ کە لە واتای واشتی ئاشتی تێگەیشتن. لەناو ئەم پرۆژەیە ئەم مناڵانە پەیامێکیان پێیە بۆ گشت دایکانی جیهان. لەوێ سپاسی دایکان دەکەن کە ئەوانیان فێری زمانی گوڵان کردووە و هاوکاتیش داوایان لێ دەکەن کە پێویستی زیاتیان بە ئاشتی و بە ئارامی هەیە و پێویستە گوڵ بچێندرێتن و جیهان هیندە تااقەتی شەڕ و ئاژاوە و خوێنی نییە. بە خۆشحاڵیەوە وەزارەتی پەروەردەی فینلاند لەگەڵ ئەم پرۆژەیە چەند وڵاتێک ڕۆیشتووە. لە ماوەی ڕابردوو لە شماڵی فینلاند دەستمان بەم پرۆژەیە کرد، لە شاری کێمی هاوسنووری هاپارانتا لە سوئێد لە ناوەندێکی کولتوری ئەم پرۆژەیەمان دەست پێ کرد. لەوێوە چوو بۆ سوئێد ئەم پەیامە، لەوێوە گەیشتە نۆروێژ و چەند وڵاتێکی دیکانەش ڕۆیشتووە و ئیتر هەر مامۆستایەکی بیهەوێتن و پەیوەندیم پێوە بکە ئەم پرۆژەیە بە شێوەی پەیامێکی ئاشتی ئامادەیە لە هەمووی جیهان بڵاو بێتەوە. بەڵێ بەڕێز خوڕم دەمەوێت پرسیارێک لێ بکەم. جەنابەت وەکو دەرهێنەرێکی فیلمی بەڵگەیش کار دەکەی، دەتوانی پێمان بڵێ چۆن دەتوانی بە ڕێگای هونەرەکەت ئەم پرۆژەیە زیاتر پەرە پێ بدەی؟ ئەوەی ڕاستی بێتن ئەم پرۆژەیە لە بواری جۆرا و جۆر بە دژی شەڕ و بۆ پەڕەپێدان بە ئاشتی ئیشم پێکردووە. لە جێگای جۆرا و جۆر پێشانگای بڵین فۆتۆم وێنەم کردوێتەوە بەم پرۆژەیە. بەنیازم هەر ئەوەی کە ئەم ڕۆژانە و لە ڕابردوو کردومە ماتریاڵی زۆرم بۆ کردوێتەوە کۆکردوێتەوە بکرێت بە فیلمێکی دۆکومنتاری. ئەم بابەتە لە ناو ڕاگەیانەکانی فینلاند بە تێروتەسەری باسی لێ کرداوە. بەڵام بابەسی ئەم بەشە بکەیت لە چۆ ئەم بیرۆکەیە سەری هەڵدا. یەکەم جار کە لە کوردستانەوە دایکم تۆگوڵی بۆ من ناردوو، لە فینلندەوە من بۆ ئەوم ناردوو و هاوکات هاوڕێیان لە ڕانیە تۆگوڵە بە ڕۆژەیان بۆ من ناردوو لە هەور دوولاوە ئێمە بڵاومان دەکردەوە. لە ڕێگای ئەم تۆگوڵانە وتوێژ لە نێوان کولتورەکان دەستی پێدەکرد. بیرن لەوە کردەوە بەڵێ بێگومان بەتایبەت لەم سەردەما دەکرێت پردێک لە گوڵ پردێک لە سروش لە نێوان وڵاتان ساز بکرێتن و داهاتەکەشی ئارامی و ئاشتی و خۆشی و جوانی بێت. بەڵێ بەرز خۆم وەکو ئاماژت پێکرد وتە هەوڵەدەن کە بۆ وڵاتانی تریش ئەم پرۆژەیە پەرە بسێنێ. ئایا هیچ کارێکت کردووە کە ئەم پرۆژەیە لە هەرێمی کوردستانیش پەرە پێ بدەی؟ ئەوەی ڕاستی بێ من ساڵی 2021 کاتێک تا پێشانگای گوڵدانێک لە چەکم کردەوە لە هەڵەبجە بە دژی شار تۆگوڵی زۆرم لەگەڵە خۆم بردەوە. هاوکاتیش هەڵگری نامەی شارەوانیەتی فینلاند بووم بۆ پارێزگاری هەولێر کە بەڵێ ئەمە پێشوازی دەکەین لە بیرۆکەی ڕەسوول خوڕام ئەگەر ئێوە ئامادەنا بە ئەمە لە دوولایان باغێکی ئاشتی و دۆستایەتی بۆ یەکتر بکەینەوە. بەداخەوە لەمپەریان خستە سەر ڕێگا ئەوان پێشوازیان لێ نەکرد، بەڵام دیارە ئەوروپایەکان بە خۆشیەوەی پێشوازیان لێ کردوتن و ڕۆژ لەگەڵ ڕۆژیش زیاتر لە گەشەکردندایە. بەشی خۆشی ئەم پرۆژەیە ئەوەیە من لە بەرامبەر وەزیری پەروەردەی وڵاتی فینلاند بەشێک لە پەیامی ئاشتی بە زمانی کوردی دەخوێنمەوە. زمانی کوردی چه زمانێک؟ ئەو زمانەی کە دنیا هێستا کوونێ احترافی پێ نەکردووە، ئەو زمانەی کە هەیە و بڵین قبولی ناکەن. ئەویش لە کاتێکدا لە کاتێکدا کە تورکیا گڤەگڤ بەرامبەر سوئێد و بڵین فینلاند دەکاتن و ڕێک من لە بەرامبەر پەرلەمان و لە لای وەزیرێکی ئەم وڵاتە بە زمانی کوردی دەڵێم سپاس دایە گیان کە منت فێری زمانی گوڵان کرد و پێدوتم لە ژیان گەرویستت ڕێز لە کەسێک بگری گوڵی بۆ بچێنە بە زمانی کوردی. پەیامی خۆی تێدایە. ئەم وەزیرە تێناگا، بەڵامی تر بێگومان گرینگە بۆ کەسانی کە بیری لێ دەکەنەوە. بەڵێ بەڕێز ڕەسوول خوڕم دەرهێنەری فیلم و ڕۆژنامەوان زۆر سپاس دەکەین کە لەگەڵماندا بووی.
دناو تبسرکردنک دژوار در لسر اپوزیسیون سیاسی و جواکا سیویل روسیای پشتی ایریشن وین دژی اوکراینای به هزاران کس وی ولاتی رویان دناو دژی گلک هنرمند کو او د کارن خدا به گشتي رخنیان لسروک روسیا ولادیمیر پوتین دکن هن جوان هنرمندان نهال فنلنداینه درێنەری شانۆ میخائیل دۆرنینکۆڤ و ئاکتەر ئەلێکسی یۆندیکۆڤ هەردووکیان دژمنی لە مێژینەی کرملنن بۆ دەیان ساڵە کارەکانی هەردووکیان گاڵتەجاری بووە بە حکومەتی رووسی و سەرۆکەکەی ڤلادیمیر پوتین هەروەها تاقیکردنەوەی پانتایەکانی ئازادی ڕادەربرین بووە لە ژێر چاودێریکردنی بەردەوامی دەوڵەتی رووسیدا دۆ بە دوای داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە هەردوو ئەم هونەرمەندە لە رووسیا هەڵهاتن و پەناگەیەکی کاتیان لە ڕێکخراوی هونەرمەندانی لە بەرمەترسیدان لە هێلسنکی لە فینلەندا دەستکەوت. ئێمە رووسیامان بەجێهێش بۆی نەبینە لە ئەنگری ئەو وڵاتی جەنگی بەرپا کردو بۆ جۆرە دەنگ نەدەین. ئەگەر لە فینلەند بم دەتوانم قسە بکەم دەبێت قسە بکەم و یارمەتی دەنگە ناڕازایەکان لە رووسیا بدەم بۆ ئەوەی دەنجیان ببیسترێت چونکە ئەوە لە رووسیادا ئاستەمە. ناڕزایەکانی دژ بە جەنگ لە رووسیا درندانە سەرکوت کراون. دۆرنینکۆڤ دەڵێت پانتایی ئازادی ڕادەربڕین لە رووسیا نەماوە. یاسایەکی ڕانەگەیەندراو لە کۆمەلگای رووسیادا هەیە کە دەڵێت ئەگەر تۆ لە وڵاتێکدا بووید و لە جەنگدا بێت تۆ شتێک لە دژی بڵیت واتای ئەوەیە تۆ خیانەت دەکەیت هەر بۆیە دەست بەجێ بە توندی سزا دەدرێت. دۆ بەدوای داگیرکردنی ئۆکرانیا ئاکتەری لە دایکبووی ئۆکرانی ئەلێکسی یۆدنیکۆڤ ئەویش لە مۆسکۆ هەڵهات و خێزانەکەی لەوێ بەجێهێشت. هەست بە ئازار و تاوان دەکەم. ئایا من بەتەنیا دەتوانم چی بگۆڕم؟ هەر بۆیە هیچ بژاردەیەکی دیکەم جگە لە بەجێهێشتنی مۆسکۆ نەبوو. بەڵام من لێر لە فلەندا هەوڵ دەدەمەوە کاتێک لە دەرەوەی رووسیا دەبیت تو دەتوانیت ڕاستیەکان بڵێت. یۆدنیکۆڤ ناڕزاییەکی لە دەرەوەی بەشی رووسی ڕێخست لە میانەی ئەم دواییەی فستیڤاڵێکی هونەری لە ڤێنس لە ئیتالیا. یۆدنیکۆڤ دەڵێت داگیرکردنی ئۆکرانیا جەنگێکی هاوتەریبی لە نێو خۆی رووسیادا بەرپا کردووە. تاقمودەسەکانی ئەم ڕژیمە هەوڵدەدەن بە شێوەیەکی بێشەرمانە ئەم شێوازە بسەپێنن کە دەڵێت پوتین رووسایە و ئەم شتانە بەوێ یەکتری نابێت و دەشڵین ئەمە جەنگێکە لە نێوان واکە و هەڵهاتندا و دەشڵین ئەگەر بخوازیێت ئەم جەنگە لە نێوان ڕاستی و نێوان ناڕاستیدایە. هەردوو هونەرمەند دۆرنینکۆڤ و یۆدنیکۆڤ لە نێو ئەو هونەرمەندانەدان ئەوانەی لە داگیرکردنی ئۆکرانیاوە لە رووسیا هەڵهاتوون بۆ ئەوەی ئازادیەکانیان بپارێزن بەڵام لە پێناو درێژەدانیشە بە دەربڕینی ناڕزایەکان. بەێ هیرۆ تشێکی بالکێش میخائیل گوت راپۆرتێدا ئەوە لە وڵاتین ڕژیمên wan توتالیتەرن کو زۆردارن ده هەر شتێکی رەخنەیەکی بکی ئەگەر ئەو وڵات لە بەرابەر وڵاتێکی دی دشار دەبێ تو وەکو خاین حساب دەبی. بەڵێ لە ماوەی داهاتوی بەرنامەکانماندا چەندین راپۆرتی ترتان پێشکەش دەکرێت و لەوانشدا راپۆرتێکی تایبەت لەسەر سێژنی ئەفغانی کە خەڵاتێکیان پێبەخشراوە بەڵام پاش ئەو نابڕە. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سێ سەرکردەیەن ژنên ئەفغانی vê hefteyê li Washingtona paytext xelata mafên mirovan Lantosa 2021 wergirtin lê ew dibêjin xelat nayê wê wateya ku karê wan bi dawî bûye bêhtir zanyarî di vê raportê de. خەڵاتەکە بەخشرایە فەوزیە ئەمینی دادوەری پێشووی دادگای باڵای ئەفغانستان ڕۆیا مەحبوب خاوەنکارێکی تەکنۆلۆژیە خالیدە پۆپاڵ یاریزانی تۆپی پێی ئەفغانی لە خەڵاتەکەدا دادوەرێکتان هەیە خاوەنکارێکی تەکنۆلۆژیای باڵا و هەروەها وەرزشەوانێک بێگومان هەریەکەیان بە شێوێکی سەرسوڕهێنەر و بە شێوازی جیاواز ڕێبەر بوون بۆ ژنانی ئەفغانستان. ڕۆیا مەحبوب خاوەنکارێکی تەکنۆلۆژیا و هاوبەشی دامەزرێنەری تیمی ڕۆبۆتیکی کچانی ئەفغانیە داوا لە جیهان دەکات پشتگیری لە پەروەردەی کچان و ژنان لە ئەفغانستان بکرێت.
زۆرێک لە کچان لە ئەفغانستان هێشتا دەرفەتیان نییە بە دوای خەونەکانیاندا بچن لەو کاتێک کە تاڵیبان خوێندنی کچانی قەدەغە کردووە لە ئەفغانستان 27 میلیۆن ئەفغانی خوار تەمەن 25 ساڵ هەیە کە ناتوانن مافەکانیان لە پەروەردە و دادپەروەری و ئازادی پشت گوێ بخەین. لەگەڵ گەڕانەوەی تالیبان بۆ سەردەسەڵات لە ئەفغانستان لە مانی هەشتی ساڵی 2021دا زۆرێک لە ڕێبەرانی ژنی ئەفغانستان لە وڵاتە هەڵاتن. بەشێک لەو ژنانەی لە دەسەڵاتی تالیبان لە ئەفغانستان ڕزگاریان بووە بەڵێن دەدەن کە لە دەروەی وڵاتەوە لە کارکردن بۆ ژنانی ئەفغانستان بەردەوام بن. بە دڵنیاییەوە پلانی کورد و درێژخایەنمان بۆیان هەیە لە ناوەوە و لە دەرەوەی وڵات بۆ باشترکردنی بارودۆخی ژیانیان. تالیبان بربەستی سەختی بەسەر ژناندا سەپاندووە کە بریتین لە مافی خوێندن و کارکردن و گەشتکردنیان. تەنانەت لەم دوایانەدا تالیبان ڕایگەیان کە ژنان لە ئەفغانستان پێویستە سەرتاپای خۆیان داپۆشن کاتێک دەچنە دەرەوەی ماڵەکانیان. حکوومەتی ئۆکرانیا سۆفتوێرێک بەکاردەهێنێت بۆ پێناسەکردنی ئەو سەربازە ئۆکرانیانەی کە دەستگیر دەکرێن یان لە شەڕەکەدا دەکوژرێن. دەنگی ئەمریکا لەگەڵ سەرۆکی کۆمپانیایەکی سۆفتوێر و پۆلیسی نیشتیمانی ئۆکرانیا لەم بارەیەوە قسەی کردووە. کۆمپانیای کلیریڤیۆ AI کە کۆمپانیایەکی ناسەرەوەی دەموچاوە مشتومڕێکی زۆری هێناوتەکایەوە کە ئەو داتابەیسانەی داوە بە ئۆکرانیا بەکاری بێنێ کە بە بلیۆنەها داتای ئەمریکی تایە و بەکاردێ بۆ ناسینەوەی سەربازە ڕووسەکان کە وێنەکانی لە فەیسبوک و پێگەی تری کۆمەڵایەتی لە نوێنیشیاندا پێگە کۆمەڵایەتەکانی رووسیا هاوشێوەی وی کۆنتاکتی یان VK لە ئەمریکا ئەم کۆمپانیایە مشتومڕی لەسەرە بە هۆکاری چۆنەتی بەدەستهێنانی وێنە و چۆنەتی بەکارهێنانی پرۆگرامەکانی بەم دوایانەش وەک بەشێک لە ڕێکەوتنی دادگایی ڕەزامەندی دەربڕیوە لەسەر فرۆشتنی داتاکانی تەنها بەجێبەجێکەرانی یاسا. لە ئۆکرانیا بەرپرسان بۆ یەکەم جار ئەم سۆفتوێرەیان لەسەر دەموچاوی سەربازە کوژراوەکانی رووسیا تاقی کردەوە. لەناو پۆلیسی نیشتیمانی ئۆکرانیادا زیاتر لە 5 بەشمان هەیە کە ناسەرەوەی دەموچاو بەکاردەهێنن یەکێکە لەو ئامڕازە زۆر بە سوودانی کە لە ئێستادا بەکاری دەهێنین و بە تەواوەتی کار دەکات. لە نێو تەمومژی شەڕدا ناسینەوەی دەموچاوی کەسەکان و دیاریکردنیان کارێکی زۆر گرنگە. سەربازێکی دوژمن یان دیلێک یاخود کەسێک تاوانی کردووە یان سنوورە بەزێنێت بەڵگەنامەکردنی تاوانەکانی جەنگ. حکومەتی ئۆکرانیا دەڵێت بە بەکارهێنانی سۆفتوێرێکی ناسەرەوەی دەموچاو یارمەتیدەرە بۆ ناسینەوەی ئەو کەسانە لەگەڵ بەدەوامی وڵاتەکەیان لە شەڕی رووسیادا. ئاژانسەکانی حکومەتی ئۆکرانیا ئەو سۆفتوێرە ئەمریکیە بەکاردەهێنن کە لەلایەن ئەمریکاوە پیان بەخشراوە بە چەند چرکێ دەتوانن شوناسی سەربازە کوژراوە رووسیەکان بناسنەوە ئەوانەی کوژراون یاخود لە وڵاتەکەدان. وێنەی دوو سەربازی کوژراوی ڕووسی هەبوون یەکێکیان ناسنامەی هەبوو ئەوی دیان نەیبوو تەنها لە ڕێگەی وێنەی دەموچاویانەوە توانرا لاپەڕەکەیان لە تۆڕی کۆمەڵایەتی بدۆزرێتەوە کە کەمێک شێواویش لە دەموچاویاندا هەبوو. هەندێک لە چاودێرانیش نیگەرانی خۆیان ڕاگەیاندووە. لە ماو یەک مانگی شەڕەکەدا ڕووسەکان ڕایانگەیان کە درۆ دەکەین و کوڕەکەیان لە مەشقدای و بەشداری شەڕی نەکردو لە ئۆکرانیا. لەم حاڵەتانەدا کلیڤیۆ AI باشترین چارەسەری بە خەڵکی رووسیا پێشکەش کردووە بە کەسوکاری سەربازەکان. ئەو مۆدێلەی کلیڤیۆ AI کاری بۆ دەکات کە وێنەی دەموچاوی تۆ دەبات کە دادناوە یاخود لە ئەلبومێکی وێنەکانت لە ئینتەرنێتە یاخود هەر پێگەیەکی تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ مەبەستێکی تایبەت دادناوە دوور لەوەی وەکو چەکێک لەسەر شانۆی شەڕەکە بەکاردەهێنرێت. زۆرێک لە رەخنەگرانی کۆمپانیا ئەمریکیەکە هاوتای هێری کە داکۆچیکارێتی لە سنوودانان بۆ تەکنۆلۆژیا بۆ ئەوانش کە لەو جەنگەوە گیرۆدەن ئەم سۆفتوێرە وا تەماشاکەن یارمەتیدەر بووە. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی جولی تابۆ VOA نیوز. پروژەیەکە ئاواکردنا خانیان لە ناوچەیە سیتەک یا پارێزگەها سلێمانیە کە ئەو بوو 13 ساڵن جێ سەدی 98 تەمام بووە و تەنێ خزمەتمانە کە بێنە جێبەجێکردن لێ دەستچێ هاتیە بەردان و پرانییا وێ نها وێران بووە. پەمنێرا مە لەوەر راپۆرتێک ئامادە کردیە. پرۆژەیەکی نیشتەجێبوونە لە ناحیەی سیتەکی سەر بە پارێزگای سلێمانی. 13 ساڵە لە سەدا 98 پرۆژەکە تەواو بووە و
تەنیا خزمەت گوزاری ماوە بۆی جێبەجێ بکرێت بەڵام بە تەواو نەکراوی ڕاگیراوە و ئێستا زۆربەی بەشەکانی بەرەو لە ناوچوون و وێرانبوون دەچێت. مۆڵەت بە 210,000 شەجێبوون درراوە لە هەرێم کوردستانە بەڵام لە بەرامبەرە نەتوانێت قەیران چارەسەکە بۆچی چکە ئەو پرۆژانی کە دروستکراون بەشی هەرە زۆری بۆ کەسانی دەوڵەمەند و با بڵێن وەسەط و سەر و وەسەط بووە خەڵکی کرێنشینی کەم دەرامەت سوودی لێ نەبینەوە. لەگەڵ ئەوەی کرێنشینان و خەڵکی کەم دەرامەت هیوای زۆریان لەسەرم پرۆژەیە هەڵچنیوە و لێ تەواو نەکردن و خەمساردی حکوومەت دوای کردووە بێ هیوا ببن و دۆخی ژیانیشیان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر بچێت. وەزعبێت چۆن بێت مەرگە ساتە معاژ نییە بۆ نانە ڕۆی ئاو نییە بۆ ئاوە ڕۆی نان نییە کارەبا مۆلیدا کرێکی جارێ ئەوەی کە نەخۆشی هەبێ معاشەکەش بۆ شێوەیە بەڵام مەرگە ساتە. من بەڕای من ڕچا لەگەڵکەن و هەچی کرێنشینە تێکە هەچی هەژارە تێنیشێ ڕۆژ بە ڕۆژ ژیانیان قورسە بێ. ئەم پرۆژەی سیتەک لەگەڵ پرۆژەکانی زرگوێز و کەڵەوانان تەرخان کراون بۆ کرێنشینانی سنووری سلێمانی کۆی گشتی هەر سێ پرۆژەکەش لە 4226 یەکە پێک هاتوون. لە 95 بۆ لە 100 پرۆژەکان تاوا بووە خزمەتگوزاریی ماوە خێرێتەوە لە ناوسیتەکە دوکان و بازار و هەموو شتێکی بۆ چیانی بۆ ئەو دوکان و بازار و مەتەمەکان ئاو کارەبا و ئاوڕێهێ بۆچی بۆ ئەم ماڵە فەقیران نییە. لە هەرێمی کوردستان زیاتر لە 250,000 کرێنشین هەیە لە بەرامبەردا 210,000 یەکەی نیشتەجێبوونیش دروستکراون لە کۆی سەرجەم پرۆژە نیشتەجێبوونەکانی سلێمانیش تەنها 564 یەکە بێ پێدانی پێشەکی تەرخان کراون بۆ کرێنشینان کە ئەوەش دەکاتە لە 0.26 سەرجەم یەکەکانی نیشتەجێبوون لە پارێزگاکە. ئامارەکان پێمان دەڵێن لەگەڵ زیادبوونی ژمارەی یەکەکانی نیشتەجێبوون ژمارەی کرێنشینانیش ڕوو لە زیادبوونە. پرۆژی سیتەک و زۆرجۆز هەموو مانگە 1 ملیار دیناری بۆ تەرخان ئەکرا لە ڕێگەی با بڵێن بانقی هەرێم لە سلێمانیەوە و زۆر بە باشی پرۆژەکە خزمەتگوزارەکانی کەوتەوە ئیش لە 9 مانگ بەردەوام هەموو مانگە 1 ملیاری بۆ سەرفکراوە هەرچەندە بەڵێندەر زۆر لەوە زیاتی سەرفە کرد یعنی مانگیەوە هەبوو 2 ملیاریش سەرف کردەوە بەس ئێمە ملیارێکمان بە نەقدی ئەیە ملیارێکیشی بەچەک زۆر باش بەرەو پێشوو. بەڵام جێگیری بەڕێوەبەری گشتی وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێبوون لە سلێمانی هۆکاری ڕاگررتنی پرۆژەکان دەگەڕێتەوە بۆ ڕاگررتنی دابین نەکردنی بودجە لەلایەن کابینەی نوێی حکوومەتی هەرێمەوە ئەمەش لە کاتێکدایە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە دەی مانگی 5 ئەم ساڵ پرۆژەیەکی نوێی بۆ دروستکردنی 20,000 یەکەی نیشتەجێبوون ڕاگەیاند. لەگەڵ هاتنی کابینەی نوێی حکوومەتی هەرێم کە دەستی پێکرد ئەو بڕەپارەی کە ماگانە بۆ ئەو پرۆژە و چەندین پرۆژەی ترش دابین کرابوو مەسەلە بە سیاسەتی کابینەکانەوە هەیە پێویستە کا بە تەریب لە یەک کاتە هەم ئەوە ئەعلان بکە هەم لە ئین کاتە پارەیەکی ساڵانە دابین بکە بۆ تەواوکردنی ئەم پرۆژانە ئەگەر ئەمەی بکە ئەو 20,000ش تەواوە بێ ئەوەی کە لە سنووری سلێمانیشەکە نزیکەی 6,000 پرۆژەیە 5,900 ئەوەیە بتوانێت تەواو بکە خۆی هەنگاوێکی زۆر گەورەیە یعنی ڕێژەیەکی زۆر بەرچاو لە کەم دەرامەد و خەڵکی کرێنشین ئەتوانێت سوود بەم پرۆژانە وەربگرێت. لە ئێستادا خەڵکی کەم دەرامەتی شار چاوەڕوانی حکوومەتی هەرێمن هەنگاوی جددی بنێت بۆ جێبەجێکردنی پرۆژەکانی نیشتەجێبوون هەتا بەشێک لە مەینەتیەکانیان بەهۆی خراپی باری ئابووریەوە کەم ببێتەوە. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی. شاژنە ئەڵێزبێت ڕۆژی دووشەمە گەشتێکی بۆ باخچەیەکی بەناوبانگی چێڵسای کرد. شاژنە ئەڵێزبێت لەوێ لەگەڵ باخەوانەکان کۆبۆ و سەرسام بوو بۆ نمایش و گوڵە جیاوازانەی کە لەو باخچە بەناوبانگی جیهاندا نمایشکرابوون. ئەو بۆ ئۆتۆمبیلە شاهانەکەی بەنێو باخچەکەدا دەسوڕایەوە. شاژنی تەمەن 96 ساڵ بە شێوەیەکی گشتی بە پێ بەنێو باخچەکان و نەخۆشخانە شاهانەکاندا دەڕوات بەڵام ئەمجارە بە ئۆتۆمبیلێکی تایبەت بوو. بەڵێ ساڵحەوە بینیمانە ئۆتۆمبیلە بە تایبەتی بۆی دروستکرا بوو بۆ ئەوەی بتوانێت ینی بە ئاسانی هاتوچۆ بکات بەنێو ئەو شوێنانی کە دەخوازێت. بەرێ ڕاستە تشتێکی بەڵک ئەوە ینی خودی تەمەنن کوردی لە وڵاتشی دەبێت لە تشتین وها تەماشەکن و ژێ سوودێ وەرگرم کۆ یەک دە پاییزە ئەمری خۆدەش دکارێت سوودێ ژێژیانی بگرێ نەتەنێ نەخۆشی هەنە دوی ئەمریدا ژی خۆشی هەیە گوڵ هەیە و گەریان چێژ لە خۆشیەکان ببینی. بینەرە هێژا کورد کۆنشن ڤداوی هات هەر ببینن نافخێر و خۆشیێدا.
کاتێکی خۆش هەر شاد بن.